النواب الفائزين بثقة الناخبين بەرەکان لە عێراقدا یەکلابوونەوە و کوردیش لە نێوەندەکەدا دەستەوەستان ماوەتەوە. ئێستا قسە لەسەر ئەوە دەکرێت کورد چی بەرەیەک هەڵبژێرێت تالانی کەمی مافەکانی بەدەست بێنێت. لەناو ماڵی شیعە دوو بەرە چێبڕکەی پێکەنانی گەورەترین کوتلە دەکەن و تا ڕادەیەکیش بەبێ کورد هاوکێشەکان بۆ یەکلابووەتەوە. بە بڕوای ئاواد محەممەد چاودێری سیاسی دەبێت کورد بزانێت ئەگەر بەرەیەکی گەورە دروست بێت ئەوە داخوازیەکانی جێبەجێ ناکرێت. گەیلان عەباسیش لە ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت کورد دەبێت بۆ ئەو بەرەیە خۆی یەکلا بکاتەوە کە داواکانی جێبەجێ دەکات. پارتی یەکێتی کەچوونە هیچ بۆ موقفە ڕۆژنەوزانن کێ داخوازیەکانیان جێبەجێکات کە بە تەسەوەری من دەوای بیانزانایە ئەگەر ئیتلافێک دروست بکرێت بە بێ کورد ئەو داخوازەکانی کورد جێبەجێ ناکرێت. ئەساکە کە کورد لەگەڵ کوتلەی فتح و کوتلەی مالکیە کوتلەی فتح هەموو ڕموزەکانی حەشدی شعبیتایە کانێک لەو ڕموزانە جگەرەوەی کە لە سەران حسابن ئەمریکا ئەستەن ئامادە نیە ڕێگە بدات کە قیاداتی حەشدی شعبی بێنە دەسەڵاتدا. لەبەرەوە کورد ئێستا لە موقفی حەرجایە. هەر یەکێک لەو لایەنانێک لە ئێسایا کە زۆرینەی دروستەکە بۆ دروستکردنی تەوافق و هەر کامیشان جەخت لەسەرەوە بکەنەوە کە ئێمە مافەنەتەوەیەکانی کورد وەکەوەی کە لە دەستورە هاتووە ئێمە کاری لەسەرەکەین و لە ناو پرۆژە و لە ناو ئەجندای خۆمانە جێبەجێیەکەینەوە کوردە ئەتوانێت بچێتە ناو بەرەوە. ئازاد چالاک کە 4 ساڵ لە بەغدا پەرلەمانتاری کوردبووە بازەوە دەکات دوای دروستبوونی ئەو دووبەرەیە کورد وەک تەماشاکر دەمێنێتەوە و ناتوانێت پێداگری لەسەر داواکانی بکات. ئەوەی کە پێڵەن سەرکردایەتی سیاسی کورد وای کردووە کە خۆی دوورە پەرێزەگرێ داخڵی هیچ بەرەیەک نابێت چاوەڕێیەکە هەتا ئەوان کێشەکانی خۆیان حەلەکەن چ شیعە چ سوننا بەم شێوەیە هەموو جارێک عێراق بۆ خۆی لایەنە سیاسەکان هاوپەیمانێتێکە پێگەێنن زۆرینە پێگەێنن کورد سەیرەکات تەماشاکەرە زۆربەی کات وە کاتێکی شکاوان هەموو شتێکیان تەواو کرد ئەو وەختە داخڵی معادلەکە بێ وە کارتێکی وەکوتم دۆڕاوە لەم معادلە سیاسی عێراقا. پێدەچێت پرۆسی سیاسی لە عێراقدا بە ئاراستەیەکدا بڕات چیتر لایەنی پێکێنەری حکومەت منەتی بە کورد نەبێت چونکە لە یەکەم هەنگاویاندا لایەنە براوەکانی هەڵبژاردن بەبێ ئامادەی و ڕەزامەندی کورد دەستپێکی خولینەوەی پەرلەمانیان ڕاگەیاند. کورد لە پێشدا بە دەنگێکی ئازا و وەک دەڵێن دەنگێکی دلێر دەچوە بەغدا و گفتوگۆی لەگەڵ لایەنە عەرەبی عێراقیەکان دەکرد. بەڵام لە ئێستادا عێراق کە بووە بە دووبەرەوە کورد وەک پێویست ناتوانێت گفتوگویەکی ئازایانە بکات چونکە هەموو ئەو ڕوودا و گۆڕانکارانەی لە هەرێمی کوردستان ڕوویداوە کاریگەری لەسەر گفتوگۆکان و کوردیشەیە. وەک چاودێرانی سیاسیش دەڵێن لە ئێستادا کورد لە هەر بەرەیەک بێت کارتێکی دۆڕاوی بەدەستێەوە و هیچی تر. عەبدوڕەحمان ئەبوبەکر، کێنێن سلێمانی.